بەڵێ سڵاوتان لێبێ دیارە لێسادا تیمەکانی یەزەمنیەکان لە چوارچێوەی لیژنەی باڵای ئەمنی سلێمانیدا سەرقاڵی ئەوەن کە بڕیاری دەست بە سەراگرتنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان جێبەجێ بکەن. هەڵبەتە تەنها ئۆتۆمبیلە بێسەرەتاکان نین، بەڵکو ئەو ئۆتۆمبیلانەش کە سەرپێچی یاساییان هەیە، جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەشەیان چەکیان هەڵگرتووە، یاخود ئەوەی کە زینۆن و ویلایەتی سەر و بڕیارەکان و ڕێنماییەکانەوە بەکارهێناون بۆ ئۆتۆمبیلەکانیان. ئەو ئۆتۆمبیلانەی کە لە بەپێی بڕیار ڕێنماییەکان کە دەستیان بەسەردا دەگیرێت ئەگەر بێسەرەتا بن یاخود جامڕەش بن یاخود ئەو مەرجانەیان تێدا نەبێت کە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی و لیژنەی باڵای ئەمنی سلێمانی بۆیان دیاریکراوە. و ئەوانش کە جامڕەشن یاخود لایەتیان بەسوە یاخود چەکیان پێەیە بە شێوازێکی دیکەمان بەڵێ